کۆمەڵی دادگەری لە ئامێزی هەڵبجە و هەورامان لانکەی ئیسلامەتی و سەرهەڵدانی ڕابوونی ئیسلامی ڕاگەیەندرا. کۆمەڵ لە چوارچەوەی ئەو مێژوە پڕشنگداری ڕابوونە ئیسلامیە درێژەی بە کاروان و خزمەتی ئیسلامەتیدا. الحەمدولله لە ڕووی مزگەوتەکان و لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی بەهانەوە هاتنی لێقەوماوان و فەقیران و بەڕاستی حتمیەکی زەرور بوو بۆ ناوچەکە و هەڵەبجە و هەورامان و شارە زۆر بە خێرهاتنێکی گەرمیان لێ کرد و الحەمدولله تا ئەم لەحزەیەش بە سەرکەوتووی الحەمدولله بەڕێوە چوو. کۆمەڵ داکۆکارێکی سەرسەختی مافی هاوڵاتیانە و ئەوەندەی پێکرابێت چی لە پەرلەمانی کوردستان چی لە پەرلەمانی عێراق سەرسەختانە داواکاری و مافەکانی هاوڵاتیانی بە شوێنی خۆی گەیاندووە. کۆمەڵی دادگەری هەمیشە لەبەری داخوازەکانی خەڵک بووە و بە جۆرێک سیاسەتی کردووە مافەکانی خەڵک دەستەبەر بکرێت و کار و پرۆژەکانی لە ڕابردوودا سەلمێنەری ئەو ڕاستیان دڵسۆزی ژین و دینی خەڵکی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی. زۆر خۆشحاڵم کە هەر بە منداڵی خۆم لەو بازنەیە دیەوە و ئەوەی من تێبینیم کردووە کۆمەڵ خزمەتێکی بەرچاوی بە گەنجان کردووە و لە بواری پەروەردە و بانگەواز بە تایبەتی بۆ گەنجان جهدی زۆری کردووە و جێگەدەستی دیارە و ئەخلاق و ڕەوشتی گەنجەکانی نمونەن بۆ لە هەرکوێ بن چرایەکن و دەوروبەری خۆیان ڕووناکەکەنەوە. هەر کەسێک لە کۆمەڵی ئیسلامی لە کۆمەڵی دادگەری لەناو هەر دەستگایەکە بوو بێ جێگەدەستی دیارە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی کاری پەرلەمانیەوە دەستگای خێرخوازی و ڕاگەندەکانی کۆمەڵی دادگەری جێگەدەستیان بەسەر خەڵکی کوردستان و دەرەوەی کوردستانیشەوە دیارە. خۆی گەورە یارمەتی دەربێ بۆ کاری باشتر و داهاتوویەکی ڕوونتر لە ڕیزەکانی کۆمەڵی دادگەری. سیوێکی 5/2001 پرژنگی ڕاگەاندنی کۆمەڵ سەرتاسەری کوردستان و ناوچەکەی گرتەوە بە جۆرێک تا ئێستاش ڕووناکیەکەی لە گشت ماڵ و خێزانێک ڕنگ دەداتەوە و لە ڕووی خێزان و گەنج و بانگەوازەوە شوێن دەستی دیارە. هاوکات لە سەنگەری خەڵکی ستەم لێکراو ماوەتەوە و بەردەوام سیاسەتی بۆ باشترکردنی ژیانی تاکەکانی کوردستانە. لەلایەکی دیکەوە لە ڕووی کار و پرۆژە خێرخوازیەکانیشەوە پێشەنگە و خەڵک شانازی بە دەستگا و ناوەندە خێرخوازی و سەنتەرە ڕۆشنبیری و ئاینیەکانیەوە دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.